بنابی خوای بەخشندە و میهرەبان بەڕێزان جەماوەری خۆشەویستی سۆران و دەوروبەری ئێمە چاوەڕێ ئەوە بوون کە ئەم هەڵبژاردنە بێتە مای کۆکردنەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە دەوری پرۆژەیەکی نیشتیمانی ڕاستەقینە و گۆڕانکاری لە سیستەمی سیاسی هەرێم و پێداچوونەوە بە هەڵەکانی 27 ساڵی ڕابردوو. بەڵام بەداخەوە لە دوای دەرکەوتنی ئەم ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردن بۆمان دەرکەوت کە دەستەڵاتدارانی هەرێم بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو بە هاوکاری دەستی دەرەکی بۆ بەرژەوەندی خۆیان هەڵبژاردنەکانیان ئاوەژوو کردەوە. بۆیە لە ئەنجامی هەستکردنمان بەرامبەر بە دەنجی خەڵکو و ئەوستەمەی لە ئەنجام ڕاستەقینەکان کراوە، بۆیە ئێمە هەر چوار حیزب لە دەڤەری سۆران و دەوروبەری ئەم ئەنجامانە ڕەت دەکەینەوە و داوای هەژمارکردنەوەی دەنگەکان دەکەین بەدەست لە ژێر چاودێریەکی بێلایەن لایەنەکان بزنەوەی گۆڕان مەکۆی سۆران، کۆمەڵی ئیسلامی کوردستان مەڵبەندی سۆران، یەکگرتووی ئیسلامی کوردستان مەڵبەندی سۆران، هەڵپەیمانی بۆ دیموکراسی دادپەروی لە سۆران.